بێت و دڵی بەشداریم لە دیپلۆمی وەرگێڕان کرد کە دڵنیاش بووم لەوەی کە سوودێکی باشی لێ بینم ئینشاءڵڵا. ئێستا کە کەوتونێتە ناو خوێندنەوە، کەوتونێتەوە ناو پرۆگرامەکەەوە، هەست بواکەم کە بەڕاستی پرۆگرامێکی یەکجار زۆرە و چوور و پڕاوا لە قوتابیە کات کە بچێتە نێو وانەکانەوە کە وە بلاچێت یەکێ بێت لەو پرۆگرامانەی کە هیچ هەست بە خاوەخاویان ساردوسڕێک نەکەی لەبەرەوەی ئەوەندە سەرقاڵی خوێندنت ئەکات کە قوتابی وا لێ کات بەڕاستی بچێتە ناو خوێندنەوە تام و چێژێکی ئینگلیزی پێ بەخشێت کە حەز بکات بە ئینگلیزی قسە بکاتن. وەرگێڕان کاتێککە تێکستێک وەرەگێڕەیان تۆپیکێک هەڵبژێریت و قسەی لەسەرەکەی بە زمانی ئینگلیزی، کاتێکیش کتێبێک هەڵبژێریت و کتێبە کاکەی بە کورتی، ئەمە با بڵێن چێژ بە خشترین وانەیە بەلای منەوە لە دیپلۆمی وەرگێڕانە. ستاوی خۆی گەورەتان لێبێتی و ئادارم زۆر باش بن. من تەمەن 24 ساڵە، مامۆسێوانی بیرکاریم بۆ سیستەمی ئینگلیزی. ئەتوانم بڵێم کاتێک کە من خۆم قوتابی بوومە لە بە سیستەمی کوردی خوێندومە و کاتێکیش چوون بۆ زانکۆ، ئەو کاتێک کە لە بەشی ماتماتیک ئەم خوێند هەوڵم ئەیە کە کۆنتڕۆڵی وانەکانی خۆم بکەم، احتیمادمە کردە سەر خودی و خۆم بۆ فێربوونی زمانی ئینگلیزی و تێگەیشتن لێی. بەڵام دوایەوە بیرم کردەوە کە پێویستە کات زمانی ئینگلیزی بە شێوازێکی پێشکەوتوو فێر بووبووم و بخوێنم. بۆی کاتێک کە سێرجم ئەکرد کە چ وانەیەک هەیە، چ کۆرسێک هەیە، وانەکانی بە شێوەی ئۆنلاین بێت، چکە بوو من ناگونجا بچم بە ئۆفلاین وانە بخوێنم. دوایەوە بیرم کردەوە ئاوات ئەکادمی لەوا چێ کۆرسی هەبێتن و کاتی پەیوەندیم بێهانەوە کرد گوێم لە فیدباکەکان بێت و دڵی بەشداریم لە دیپلۆمی وەرگێڕان کرد کە دڵنیاش بووم لەوەی کە سوودێکی باشی لێ بینم ئینشاءڵڵا. من ئێستا لە قۆناغی سێمە. ئێستا کە کەوتونێتە ناو خوێندنەوە، کەوتونێتەوە ناو پرۆگرامەکەەوە، هەست بواکەم کە بەڕاستی پرۆگرامێکی یەکجار زۆرە و چوور و پڕاوا لە قوتابیە کات کە بچێتە نێو وانەکانەوە کە وە بلاچێت یەکێ بێت لەو پرۆگرامانەی کە هیچ هەست بە خاوەخاویان ساردوسڕێک نەکەی لەبەرەوەی ئەوەندە سەرقاڵی خوێندنت ئەکات کە قوتابی وا لێ کات بەڕاستی بچێتە ناو خوێندنەوە تام و چێژێکی ئینگلیزی پێ بەخشێت کە حەز بکات بە ئینگلیزی قسە بکاتن. و یەکێ لە وانانەی کە من زۆر حەزم پێیەتی، یەکێ لە وانەکان بریتیە لە وانەی وەرگێڕان کاتێککە تێکستێک وەرەگێڕەیان تۆپیکێک هەڵبژێریت و قسەی لەسەرەکەی بە زمانی ئینگلیزی، و کاتێکیش کتێبێک هەڵبژێریت و کتێبە کاکەی بە کورتی، ئەمە با بڵێن چێژ بە خشترین وانەیە بەلای منەوە لە دیپلۆمی وەرگێڕانە. و بێجیاوازی وانەکانی ترش باماشەوە زۆر سوودی پێگەیاندون لەوەی کە چیرۆکێک وەرەگێڕیت، لەوەی کە قساکەی بە زمانێکی ترەوە، لەوەی کە هۆمۆرگ دانرێت و سایتیاکەیت و شتی نوێ ئەبیستیت کە پێشتر بەلاتەوە سیر بووە و نەتبیستووە و لەم پرۆگرامەیە توانم بڵێم بە شێوازێکی زۆر پێشکەوتوانە زیاتر و زیاتر توانیت تیا بەردەست بێتن. ئیتر سپاس خوای گەوراکەم کە ئەو دەرفەتەی پێبەخشیەوەم کە بتوانم بەشداری کۆرسی دیپلۆمی وەرگێڕان بکەم. سپاس بۆ خوای گەورە هەر یەکە لە مامۆستاکانی زۆر بە ئێمەوە ماندوون و بەماندووبوونی ئەمانە زانین و پێزانینمان هەیە بۆیان. خوازم کە هەمیشە سەرکەوتوتر بن. هیوای سەرکەوتن بۆ گشت قوتابیانیش ئەخوازم کە ئەیانەوێت بە باشترین شێوە بتوانن فێری زمانی ئینگلیزی بن ئینشاءڵڵا.